کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری دەکات بۆ پرۆسەی هەڵبژاردن و داوا لە هاوڵاتیان دەکات ئەم چەند ڕۆژەی ماوە بچن بەدەم تۆماری بایەمەتریەکانیانەوە ئەوانەشی تازەیان نەکردوێتەوە پەلەی تیا بکەن چونکە ئەم هەڵبژاردنە چارەنووسساز دەبێت. دەستمان بە کارەکانمان کردووە هەر لە دیاریکردنی کاندیدەکان و هەنگاونان بۆ نووسینەوەی پلانی هەڵبژاردن و بەرنامەی هەڵبژاردن ئەوە لە چەند ڕۆژی داهاتوە تەواوی و ئامادەکاریانەی کە پێویستەکە بۆ هەڵبژاردنێک کە بێت کۆتایی پێێنین و بۆ دەی 6 ئامادەین کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێ. لێرەوە بە پێویستی زامداوا لە خەڵکی هەرێمی کوردستان بکەم بە تایبەتەوانی کە تا ئێستا کارتی بایۆمێتریان تۆمار نەکردووە. ئەم دوو ڕۆژە ماوە ئەمڕۆ بەیانی بە زووی بڕن بۆ بنکەکانی تۆماری دەنگدەران بۆی کارتەکانیان نوێ بکەنەوە چونکە ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی تر بۆ کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتیەکە هیچ کەسێک ناتوانێت بەبێ کارتی بایۆمێتری دەنگ بدات. کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ ئەوەی پێشوازی لە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی دیاریکراودا دەکات کە دەی حوزەیرانی ئەم ساڵە داواش دەکات چیتر مماتەڵە بکاتەوە نەکرێت و چیتر بەربەز نەخرێتە بەردەم پرۆسەکە چونکە کۆمەڵ لە ڕابردوش هۆشداری زۆری بەلایەنەکاندا لە مەترسیەکانی دواخستنی هەڵبژاردن و بەخستنی دامەزراوە یاساییەکان. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان پێشوازی لە مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەین بە ئەنجامی هەڵبژاردن لە دەی 6 2024 و داواکارین هیچ لایەن و کەسێک چیتر لەمپەر یان کۆسپ لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنەکانە دروست نەکا و ئەمە دوا مەرسوم بێ کە لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردنەکانەوە دەرکرابێ و ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان ڕای پێشوازی ئامادەسازیمان کردووە و بە گەرموگوڕی لەم هەڵبژاردنە بەشدارە بین و ئەم هەڵبژاردنەش دوای بڕیارەکانی دادگای فیدرالی دێ و گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردندا کراوە و دوو گۆڕانکاری جەوهەری کراوە و هاوسەنگیەک بۆ پارێزگاکان گەڕاوەتەوە بۆیە ئومێد دەکرێت ئەمانە و لەگەڵ بڕیارەکەی تری دادگای فیدرالی بۆ چارەسەرکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان گوڕوتینێکی زیاتر بە دەنگدەران بدات کە بە ڕێژەیەکی بەرچاو لەم هەڵبژاردنەدا بەشدار ببن. لە ماوەی ڕابردوودا ململانەی حیزبە دەسەڵاتەکان لەسەر کورسی کۆتاکان و بەرژەوەندیەکانی دیکەیان 3 جار هەڵبژاردننی دواخستەوە بۆتە هۆی زیانگەیاندنی گەورە بە دام و دەستگاکانی هەرێم و قەوارە سیاسیەکەی. ئەمە چوارەم جارەوادەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری دەکرێت ئەویش پاش فشارە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.